أولا بيني أهم كرمك تماشاك أو شركة كوراني سرتا بناي خوي جورو مهربان. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. من نخوشيكم تشيسي سرز قربو ما ويدو صالة هستي بيكم عزيتني دا زور لما ويتشم ولاي دكتوري قولوا بم عملياتك لا لا خوشخانيك بو دوای هەستام چوم بۆ لای دکتۆر دلێر خی پەروەردگار پایداری بکات لەسەر کارە خێرخوازیەکانی لەسەر ئەنجامدانی زۆر خاتری ئێمەی گرتووە قەم عملیاتی بەمان کردووە لە خی گەورەش داواکارین ئەمسالی زۆر بگات لەبەرەوەی زۆر زۆر خاترمانی گەر لەم کارە بەڕاستی لە هەندێک جێ بە پرسیارمان کردە بەم نەوع نەخۆشیە 4 ملیۆن هەتا 5 ملیۆنی تێچێت دکتۆر هەستا خۆی با ملیۆنێک و 700,000 ئەم عملیاتی بمان کرد بە شەرتێکش هەتا 3 مانگەش عیلاجی بە خۆڕایی داوە پێمان الحەمدولله نەخۆشەکەشمان سەرکەوتوو بوو بە فەزلی خوای پەروەردگار داواکارین لە خوای گەورەش ئەمسالی زۆر بکە و خەسخانی میهرەبانی بەرەو پێش بێت ئاخی داواکاریشمان ئەوەیە هەموو لایەنێک هەموو کەسێک بە دکتۆرەکانشەوە چاو لە دکتۆر دلێرشینە بکەن لەبەر ئەوەی زۆر زۆر خاتری نەخۆشەکانی دەگرێت بەڕاستی ئەو پەڕی ڕێز و ئەو پەڕی احتراممانی گرت ئێمەش دەستخۆشی لە دکتۆر دلێرەکەین گەلێ سوپاس دەکەین دکتۆر جان خۆشەکە ئەلەوەیدایە بە جیازی لۆمان کرد زەجی شەق نەکرا بەبێ ئەوەی سیسەکی ئەوەندۆنا لە ناو دەرجی بوو لە ڤیدیۆیەکەی دەیبینن کە ئەو خێرمەمان دەرهینا بە ئامێری پێشکەوتوەکان دەرێم خوا خێری ئەو خێرخوازانە بنووسی کە داعمی مهرەبانیان کردو و داعمی دەکەن و پشکە خێرەکان بەرز دەکەنەوە بە پشتوانی خوای گەورە ڕۆژێک دادێ ئەو خەستەخانە کامل دەبیتە خەستەخانەی خێری تاوەکو ئەو بڕەپارێش بە تەواوەتی دابەزیتن مهرەبانی پڕ بکەین لە ئامێری پێشکەوتووی سەردەمیانە بە هەمومان بتانین مهرەبانی بگەینە لوتۆ بەردەوام بین خۆشبەختە ئەوی بەشدار لە مهرەبانی چ دەرێنم گۆ یا ڕەبی خوا سەرکەوتوی بکە یا ڕەبی خوا سەرکەوتوی دکتۆر جان چەند خۆشە دڵی خەڵکی خۆش بکەین الحەمدولله ئەوەیە سەدەقە جاریە دەوەرن بە هەمومان بێکەوە دڵی ئەوم خەڵکی خۆش بکەین باشە لۆ چ زیجی شەق بکرێت بە جیهازی لۆمان کردو مهرەبانی پڕ دەکەین لە جیهازی پێشکەوتوو بە پشتیوانی خوای گەورە با خێرەکانتان بەردەوام بن ئەم چاوم لە پارەکانتان نییە وەرن خزمەتی خەڵکی خۆممان پێ بکەین بسم الله الرحمن الرحيم حالتك زۆر نادر ئەوە جەرجی نەخۆشەکەیە زوم ئاوتی بکە کاکە دکتۆر تەماشاکە ئێستا ئەوە چیسە ئەو چیسە لە ناو جەرجیتی تەماشاکە ئەو چیسە ناو جەرجیتی ئەوە بن جەرجیتی بزانە کو بڵقی کردیا هەتا چەند دەراتێتە ئێکوانە ئەو سپێ دەبینن ئەو چیسە گەورەیە بە پشتوانی خوای گەورەی ئێستا کە بە جیهازی لۆی دەردەینین بە شێوەکی جوان مهرەبانی پێشەنگە لە ئیشکردنە جوانەکانی زم ئاوت تەماشا ئەوە جەرجیتی ئەوە چیسەی زەرداویتی تەماشا چیسەکە لە چەندەرا ئەو چیسە گەورەیە ئێستا بە جیهازی بە ئامێری لاپرۆسکۆپی خۆشبەختەوەی بەشدار لە مهرەبانی خوا خێر ئەو خێرخوازانە بنووسی کە پارەکان داما ئەو جیهازانەمان پێکڕی ئەو کوڕە گەنجەیە ماری لەدارەتویە پێویست ناکە زیجی شەق بکەین دێین بە ئامێری بە جیهازی ئەو عملیاتە گەورەی لە بۆ دەکەین ببینن بزانن چی لێ دەکرێت ئامێرێک تایبەتە دەی بەمە ژۆرێکە ئەو چیسێ ئەلێرکانە کوری دەکەم فشی دەکەمەوە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا ئێستا تەماشاکە ئەو سۆندەمان پیشاندە دکتۆر ئەرکان تەماشا ئێرکانە ئەوە ڕای دەچێشم ناوی فش دەکەمەوە فشی دەکەمەوە ئێستا بڕەوە ناو ئەوەی ئەو چیسە گەورەی ئاوەکەی ناوی ڕادەچێشم بەبێ ئەوەی بتەقیتن لە بنیشی تەماشاکە شتە و جیازە کونکونەماندانە ئەگەر ئاوەک برژێ یەکسەر نایلین برژێتە ناوزیژی و لە خوارێش گۆزماندانە احتیاتن تەماشا ئەوەی پێدەرین ئیشجوانی لە مێرەبانی بە هەمومان بێکەوە ئیشە جوانە دەکەین مخەدیری زیرەک پۆرتەری شارەزا هەمومان پێکەوە ئیشاءالله ئیشەکی جوان دەکەین و سعریشمان دەرێن بای عملیاتی 5 ملیۆنی چونکە ماری لەدارەتووە و ئیمکانەتی مادی باش نییە ئەمە بەردەوامی لە خزمەتکردن نارنجیە پێدەرین هیبیتین دەین دەخینە ناو چێندەر لە ڕێگەی ئەو دەرزیەوە یەکسەر پڕی دەکەینەوە دەخینەوە ناو زەرجی پێ تاقیم دەکەین ئەگەر تەماشا بکەن بزانە زەرجی چی لێ دەکات ئێستا بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا ئێستا
ئەوە دەخینە ناوی ئەوە یەک بزانها چەند زۆری تێدا بوو ئەوە سرنجی دووەم کە ئەوە 60 سی دەگریتن بەخۆی 50 ڕقم کرایە 60 دەگریتن ئێستا مخەدیر هایدرۆکۆرتیزۆن ئەلەرمینت لێدایە تەواو هایدرۆکۆرتیزۆن ئەلەرمین لەو کاتێ دەبی لێ درابیتن ئەها دێن پڕمان کردەوە ئەها تەمەشاکە ئەوە دەرمانمان تێکردو ناوی جارە چکەش تەمەشاکە یعنی 180 سی تێ دەکەم چی تێ دەکەم ئەوە تاقیمی دەکەی وەبی ناو سیسەکەی جەرجی خاوێن بیتەوە ئەوە یەکیش جوانی لە میهرەبانی ئەها تەمەشا ئەوە ناو سیسەکەمان پڕ ئەو دەرمانەکە ئەو جارە دێی بە جیازە چکە دەبە مەژۆریکە پێی دەرێن سەکەر پاژەوەی چەند دەقەت ڕادۆستن ئەها تەمەشا ئێستاکە ئەوەی تەمەشاکەن ئەوە بە سەکەرەکەی ڕای دەچێشینەوە ناوی بەتار دەکەینەوە ناو ئەو چیسەی جاری شکە وەکی ئەو دەرمانی تێمان کرد دەرمانەکەش ڕادەچێشینەوە ئەو جا ئامێرە حیاتەکەی دەبینە ژۆرێ لیگاشوور بە لیگاشووری ئەو چیسەی لێ دەکەینەوە ئێستا چ دەکەین ئێستا بۆ حرەکەی ئەو چیسەکەمان کردەوە غورفەکە تەمەشا ئەوە غورفەکەیە دەبینی ئەو جار ئێستا سەکەرە چکە دەی دەبە مەژۆرە ئەوە کرمەکەیە بینە ئەوە پۆرتی دەیە پۆرتی دەی ئەلێرە دەبە مەژۆرێکە تەمەشاکە لەگەرم بە کاکە لەگەرم بە ئەوە چوومە ناو کونەکەی ئەو ئێستا ڕای دەچێشم بە جیازەکەی ئەوە شەڕی نهاییە ئەوە شەکەتە کۆرانێ تەمەشاکە جیازم بریتە ناو ئەوەکەی تەمەشاکە کرمەکان ڕادەچێشین شەرکەتە کۆرانی ئێستاکە ئەوە جیازم بریتە سەر کرمەکەی تەمەشاکە تەمەشاکە بزانە چ دەکەین بزانە ئەو حرەکەی تەمەشاکە ئێستا چ دەکەی ئێستا ئەو کرمەیە ئەوە کرمەکەی دەبینن ئەوە کرمەکەیە هیچکم کردەوە جیازم بریتە ناوی تەمەشاکە بزانە چی لێ دەکەین تەمەشا ئەوە شەرکەتە کۆرانی تەمەشاکە ئەوە ئەو ئێستا کە بە مقەسی دێی مقەسش دەبینە ژۆرێکە ئەو جیازەی ئەوەی کەر دەکەین ئەوەی بگرە ئەوە دەبینی ئەوەم کرمەکەی تەمەشاکە ئەوە شەرکەتە کۆرانێ ئێستا دێن چ دەکەین ئەو ئەوەی ناوی بەتار دەکەین هە پاژەی سیسەکانمان دەرکرد تەمەشاکە تەمەشا چ دەکەین بزانە چەند ئیشی جوان دەکەین ئەو کرمەکە لەناو ئەو ئاوەیە تەمەشا بزانە ئاوەکەمان هەموو ڕاکێشا شەرکەتە کۆرانێ تەمەشا ئەو جارە سەکەری بە یەکەم دەوە کرمەکی هێن ناو دەرگەی خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی لە جیاتی ئەوەی ئەو گەنجەیە زیجی شەق بکرێ دێن بەو جیازی کون ئەو ئیشە جوانی لۆ دەکرێت تەمەشاکەن ئێستاکە سەکەری دە یەکەم لۆ بکەوە بزانە ئێستا ئەوە دەچین ئەوەکەمان سەفەرێت ئەوە هەم کرمە لە ناو چێندە لە ناو جەرجی لە ناو جەرجی ئەوە کرمەکەمان زۆر گەورەیە لە ژۆرێ نییە دەیبڕۆن کچکەی دەکەمەوە بتان لە جیازەکەی بێتە دەرێت زۆر گەورەیە بەم قەسی دەیبڕین بەم قەسی پارچەی دەکەم هەر لە ناو جەرجی بەپێ ئەوەی لە ناو غورفەکەی بێتە لە ناو غورفەکەی چوومە مای کرمەکەی ئێستا چونکە زۆر گەورەیە بەو کونەی بە جیازی کونەکەی نایەتە دەرێت دێم چ دەکەم بە مقەسی هەر لە ناو حەوزەکەی جەرجی ئەوە پارچەم کرد ئێستا کە ئەو جیازەکە دەبە مەژۆرێکە جیازەکە سەکەری گەورەیە دیتان ئەو حرەکەیە ئەو حرەکەتان دیت سەکەرەکەی چەندێ ئەو جارە ئەو سەکەرەی بکەوە ئەو جارە دیتان کرمەکەمان کو دەرهینە ئەو جارە دێین ئاوەکەشی بەو شێوەیە ئیشکمان کردەوە ئەوە ماری کرمەکەی بوو دیتان کو کرمەکەمان ناوی دەرهینە ئەوەی ئیشجوانی لە میهرەبانی میهرەبانی دڵسۆزی و لێزانی